سڵاوی زۆر گەرم و ئێوارەتان باش کامەرانین پێتانەگەینەوە بە هیوای بەسەربردنی کاتێکی خۆش و بەسوود بە خێراتنی تەواوی میوانەکانەکەم بە هیوای ماندوو نەبن لەگەڵماندا بە درێژایی ئەو کاتێک کە پێکەوەین تەوەری یەکەم میوانجاری هونەرمەندێکی زۆر خۆشەویست و ئازیزمان کردووە کە لە زۆربەی بوارەکاندا کاری کردووە لە سەرەتای کارکردنیەوە لە ساڵانی هەفتاکانە لە شانۆدا کاری کردو لە ئێستەشدا بە هونەرمەندی بواری کۆمیدیا زۆر ناسراوەکەیش خاتو بەیانی ئەزیزە خاتو بەیان محمود ئێوارە باش و بەخێر بێت. سپاس دەکەم سڵاو لێبێ زۆر بەخێر بێت. سڵاوی خۆت بگەنە هەم بۆ بینەرەکانت هەم بۆ هەوادارەکانت. سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرەکانم، سڵاو ڕێزم هەیە بۆ میوانە خۆشەویستەکانم بە خێراتنیانەکەم، سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابەت، زۆر سپاس. سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندانی NRT سپاسیانەکەم. زۆر بەخێر بێت. بەیان خان سەرەتای کارکردنی خۆت لە هونەردا بەشێکی گشتی بۆ ساڵی چەند نەگەڕێتەوە؟ من لە ساڵی 1974 ئەو کاتە مناڵ بووم لە سەرەتایی بووم، کاری هونەریم کردووە، بەردەوام بووم تاوکو ئێستا. بەڵێ یەکەمین کاری دەرکەوتنی فەرمید نا، بەڵام پێشتر کە مناڵ بوویت و لە هونەرا کارت کردووە، ئەو کاتانە بە چ کارێک زیاتر کارت ئەکرد؟ من لە مناڵیە ئەو کاتانە هەروانەی سروت هەبوو، وانەی سروت هەبووە گەر مناڵی بەهرەمە دیتیا دەرکەوتە وێنە و ئیشی دەست بوو ئەو ئەوانی کە هونەرمەند بوونا دەرکەوت لەوەی چالاکی قوتابخانەکان. بەڵێ بە بۆنی چالاکی قوتابخانەکانەوە کۆمەڵێ مامۆستای بەڕێز هەبوون مشتێ بوون لەوێ، ئێستا خۆشم لەوێم. ئەو کاتانە مامۆستا خالی سەرکار بوو، بەڕێز مامۆستا فرانسیس داود بوو، مامۆستا ولیۆم یوحەنا یادی بەخێر، مامۆستا عومەر عەلی ئەمین بووە، مامۆستا سمکۆ عەزیز بووە، قوعافیان کامانە کۆمەڵێکی تر، مامۆستا تاها خەلیل بووە، بەڵێ مامۆستا ئەنوەر قەرداقی بووە، کۆمەڵێک بوون، مامۆستا جەمال شادان بووە، مامۆستا محەمەی فلوت بووە، زۆربەیانم بیر نییە ئەوانی کە لێوێ بوون. ئەمانە هاتن بۆ قوتابخانەکان بزانن چ مناڵێک بەهرەمەندە و چ مناڵێک بەهرەیتیایە. من ئەو کاتە دەنگم خۆش بوو، منیان هەڵبژارد، گروپێکیان دروست کرد لە 74 بوو بە بیرمە، ئۆپەرێتێکیان کرد، ئۆپەرێتەکە پەیوەندی بە خواوەند و زەوی و ئاسمانەوە هەبوو، کۆمەڵە ئیشی جوانیان کرد، ئۆپەرێتی بوو، ئۆپەرێت ینی شانۆگەریشە و گۆرانیشیتیان مەسرحی غینایی پێڵێن بە عەرەبی. من لەوی ئایشمە کرد، ئێستش زۆربەی گۆرانیەکانی و کاتەم بیرماوە کە فێریان کردین، بەزیتر 74 ئەوە بوو خەڵک هەمووی چوە دەرەوە ئەو کاتانە ئیشەکەمان نەکارش وەستا. بەڵێ باشە بزانین لە دوای ساڵی 74 یەکەمین کاری هونەری خۆت کە بە ئەکادیمیانە کرا یاخود بە فەرمی وەکو کارێکی هونەری ناسراوە ناوی چی بوو؟ یەکەم کاری هونەریم لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو، یەکەم ساڵم بوو چوون بۆیە. تەبعاً من لە عەدادیە داوامەمە کرد، لە 4 بووم، ئیتروتیان پەیمانگا کراوەتەوە و پێویستیان بە کچە، منیش وازم لە 4 هێنا و چوون بۆ هەوێ. ئیمتیحانی نوێی ساڵیشم ما بوو، ماڵە وتیان هەرێەوە تۆ 3 ڕۆژ بەیانیان و 3 ڕۆژ نیوەڕامڕی بام یادەوەری وتم بۆ ئێستا هەموو ڕۆژە بەیانیانی دامتان گۆڕاوتم نەوەڵا لە مەحەد دەوامەکەم، تی مەحەدی کۆ تم فنون جەمیلا، تی چۆن ئەی تۆ لە عەدادیەیت کچی خۆم چۆن چوتم مەڵاوازم لێدا. یعنی ئەوەنە خولیای هونەرەکەم بووم، خوا هەڵ ناگرێ ماڵی باوکیشم خێزانێکی هونەرمەند بوون، وتیان خۆت کێو پێخۆشەکەی ناکە بچۆ. ئیتر چوون بۆ ئەوێ بۆ بەشی مۆسیقا بچم، بەشی شانەوە مامۆستا عەلی جۆڵام دیر بوو، مامۆستا ئەنوەرتی بۆی بۆ مەحەد، وتم دەنگم خۆشە، وتی یادی گۆرانێکم بۆ بڵێ، گۆرانێکم بۆ وتی بڕۆ لەو پۆلە دەوام بکە. چووم سێکم سا بەش شانۆتمەوە بەش شانۆیە، تی بڕۆ هەرەوەمان هەیە دەی ئیتر لەوێ داوامم کرد لە بەشی شانۆ خۆم بینیەوە. یەکەم کاریشم لە بەشی شانۆیە ئەمە یارمەتی دەربوو بۆی کە زیاتر بیتە بوارەکە. بەڵێ بەتەئەکید وا بوو، لەگەڵ ئەوە شاگۆرانیشمان هەرەوت. یەکەم کارم ئەفجینیا لە ئەولیز بوو کە دەرهێنانی مامۆستا ئەحمەد سالار بووە، و کاتەویش مامۆستامان بوو لەمە. بەڵێ ئەمە ساڵی چەند بۆم کار؟ 1970. باشە لە دوای ئەوە چەند کاری بەژمارە چەند کاری تری شانۆیت کردووە؟ وڵایی بەژمارە ئێستا خۆیان لە سە کاری هونەری 150 ئەگەر 160
کاری هونەریم زۆرە بەس یادەوەرێکی خۆشت لەگەڵ ئەو شانۆیانەدا هەیە؟ وڵی ئیشی هونەری هەموو یادەوەری خۆشن، بەڵام یادەوەری ناخۆشیشی تێکەوێ هەموو یادەوەریەک خۆش نییە لە ئیشی هونەریە. جاری وایە لە ئیشی هونەریایی کێکرد بۆ نازڵە بێت تێکدایان، ینی مەزاجت تێگەیە ئیشەکە لێ ناخۆشەکە ئەگینا خۆت هەشتێ لە ئارەزوی خۆت و خولای خۆت بێ خۆشە بیکەیت. وایە چی یادەوەریەک بۆ تۆ ناخۆش بوو کاتە؟ یادەوەری ناخۆشی شەیە چۆن، یعنی من 2015 بۆ 2016 سێ یادەوەری زۆر ناخۆشم توش بوو. کۆچی دوای خوشکەزایەکەم بوو، تقریبان بۆ ماوەی ساڵێکە کاری هونەریم نەکردووە. کۆچی دوای برایەکەم بوو 5 مانگەوە. کۆچی دوایی هاوڕێکی زۆر خۆشەویستم بوو لە هەوڵندا، زۆر بەداخەوە. ئەو سیانە ناخۆشترین یادەوەرین من لە 2015 بۆ 2016 بەڕاستی زۆر تاسیری تێکرد. مردنی برا، مردنی خوشکەزا و برا هەمووی لە مانگی 2015ەوە بۆ 2016. یعنی تەمەندرێژی بۆ خانەوادەکەت بۆ خێزانەکەت. بابزانین جا لە کاری شانۆی لە چ کارێکی ترا کارت کردووە؟ کاری شانۆیی؟ جا من کاری شانۆیم زۆر زۆرە. جگە لە کاری شانۆی دراما، کورتە فیلم، فیلمی درێژ؟ لە دراما ئەمانەبزانم لە کامیانە کارت کردووە؟ بەڵێ لە دراما ئیشم کردووە، لە کورتە فیلما ئیشم کردووە، ئیشی شەقامم کردووە، زۆرم کردووە، زۆر لە خەیاڵ نیم. بەس دراما کامیان ئەزمونێکی گران بوو بۆ تۆ؟ من چکە هونەرم خۆشەویش زۆر قورس نێ بەلامەوە. باشە ئەزمموی کاری سەرشەقام لەگەڵ کارەکانی ترا کە ئامادەکارێکی باشتری وەکەم تریش بەرخەڵک ئەەکەوی جگە لە شانۆیان کارێکی قورسە یان شەقام قورسە؟ کاری شەقام قورسە، چکە جمبوری ناو مەسرە ناو شانۆکە ناو هۆڵەکە جمبورێکی تایبەتە، بەس جمبوری دەرەوە جمبوری تایبەت نییە. جمبورێکە لەوانەیە لە یا جنێ و پێ با قسەی ناشرینیشی پێ بڵێ، بەڵام قورسە. جاری وا خۆت گوێ لە قسەکان تەکە پێ دەڵێن. باشە لەگەڵ شانۆدا چه جۆرێکیانت حەز لێیە؟ بە چه جۆرێکیان تۆ زیاترەتوانی ئەو دەورە ببینی کە پێت ئەدرێ؟ یعنی مەبەستە چیە چ جارێک؟ بۆ نمونە یەکێک لەو شانۆیانی کە باست کرد شانۆی ڕیناییە، شانۆی کۆمیدیە، شانۆی تراجیدیە، بیرۆکەی شانۆیەکان جیاوازن، لە کامیانە زیاتر خۆتت ئەبینیتەوە؟ من لە هەردووکیە خۆم بە سەرکەوت وەزانم. تەراجیدیاشم بینیوە و کۆمیدیاشم بینیوە، لە هەردووکیانە حەزم بە هەردووکیانە. ڕاستە کۆمیدیا هەمووی 2-3 ساڵە کۆمیدیام دەست پێ کردو. باشە بابزانین بۆ کۆمیدیات هەڵبژارد؟ کۆمیدیا من لە تیپی هاوڕێیانی گەزیزە بووم. ڕۆژانە بڵێن ئیشێکمان کرد تەراجیدیا بوو، ئێشتا قسەکانمان تەواو نەکردووە. طبعاً من زۆر کەس دەستخۆشیە و ئیشەی لێ کردم. دایکێ بووم، مێردەکەم شەهید بوو لە شەڕا بۆ پێشمەرگە بووە. کوڕەکەشم دیار نەماوە ڕێچکەی ئەوی گرتووە، کچەکەشم ڕۆژنامە نووس و نووسەرە. دەوری ئەو دایکەمە بینی، یعنی من خەڵک هاو دەستخۆشی لێ کردم. ئەم ئیشە بردمان بۆ دەرەوە بۆ بەریتانیامان بر لە 3-4 شاری بەریتانیا عەرزمان کرد. لەوێ کۆمەڵێک کەسانیان گووە هەوا هەستمان کردو دایکمانی برامان شەهید بووە، هەستمان کردو دایکمانی، هەستمان نەکردو ئەکتەرێکی لەسەر شانۆ. ئەو دەورەم ئەو ئیشەم زۆر خۆم بەدڵم بۆ ئیشە. لە دوای ئەوە بەس گەزەم و دوتم گەزەقان بۆچی ئیشێکی کۆمیدیش ناکەی؟ دەستی کرد بە نووسینی شێکی کۆمیدیا لە دوای ئیشە. هەستی بە من کرد تۆزێ، ینی ئەو تاقەیەم تایە، وتی ئەتوانی بەیان هەستەکەم تۆ تاقەیەکە تیا لە کۆمیدیا. ئیشم کرد. دوای ئەوە مختار و ژنانی گەڕک بوو ئەو ئیشە، مختار و ژنانی گەڕک بوو. من دەوری ژنێکی هینمە بینی، بڵێ مێردەکەم شەهید بووە بەس بە کۆمیدیا لە گەڕکێکا بە کۆمیدیای تر کارێکمان بە مختارە کرد نەهرۆ ساڵح دەلۆی بۆ کاتە. کاک ماهیر هاوسەری و ئیشەی کرد، وتی ئەگەر ئیشی کۆمیدیا بکەین یەی ئیشمان لەگەڵا بکەی
منیشتم بۆنا ئەیتە دوایەوە ئەو ئیشەم لەو مختار و ژنانی گەڕەکە زانیان کە لە کۆمیدیا سەرکەوتوترم وەک لە کاری تر ئیتر بەنی عێزمان کرد لەگەڵ کاک ماهیر و ئەوان 5 مانگ عەرز بوو لەویا خۆم دەرخست بەڵێ ئیتر دوایەوەتی وەرە پەتریپۆت ئیشمان لەگەڵا بکەوتم بە سەرچاو ئیشم کرد لەگەڵیانەوە ئیتر ئەوە بینەرەکەمە بێ حکوم با من ناتوانم. باشە جیا پێش پەتریپۆت چەند کاریتری هونەریت کردووە بە تایبەتی کۆمیدی؟ کۆمیدیا کردومانە بەس لەوانەیە لە مەحەد کرد بێتمان لە پەیمانگا بۆ ئیشی ئەتڕۆ حەوشت کردومانە ئەگینا کاری ترم نەکردووە دراما و شت کۆمیدیا نم کردووە لە دوو ئیشی شاهر دەوری ژنێکمە بینی کۆمیدیا بوو هین دوو ئیش سایە و هین ناوەکەی میرچۆتەوە ئەو لە کۆمپانیای مەستەفلیم بوو. ساتەکانی ژیان ساتەکانی ژیان بڵێ سایە و ساتەکانی ژیان. باش دواتری لەسەر قسەکردن لەسەر ئەو دوو کارە هونەریە بەڵام پێم خۆشە باس لە پەتریپۆت بکەین کەمێک لەسەرەوە هەڵوێستە بکەین وە بگەڕینەوە بۆ کۆمەڵێک یادەوەری لەگەڵ هونەرمەندانەدا. چ یادەوەریکی خۆشت هەیە؟ پەتریپۆت هەموو یادەوەری خۆشە لای من چکە هەموو وێنەگرتنەکانمان لە شوێنی خۆشە بۆ لە لادەکان بووە ئەو ستافەشی لەگەڵیا بووین کاک ماهیر و ئەحمەد جۆڵا و بەیان زەریف و ئەمانە هەموو ستافێکی کۆمیدین ئێتە تۆ لەگەڵ ستافێکی کۆمیدیابی چاوەڕێی چیەکەی هەمووی خۆش بووە. چی یادەوەرێکی خۆشت هەیە لەو سەردەمانە؟ وەڵای یادەوەریەکانم ئیشەکانە ئیشی ئەوەی گوڵەکەم ما بهین ئەوە من خۆم شەوانە لەوانێ دەجار لێیەمەوە ئەوەی گوڵەکەم ما بە ماهیر ئەو حەڵقەیە کە پیرەکان گەنج بووینەتەوە گەنجەکانیش پیر بوونەتەوە ئەشنە بۆ بە دایکی من بە کچی ئەو من و ماهیر حەزمان لێ کردووە ئەوەی گوڵەکەی ئێمە دەست تابێکیان بڵێ ئەوەی لەفەکانم پێوەیە ئەوەی شنە ئەوە خەڵک زۆر پێمەڵێ خۆشە ئەوەی مامانەکە دەوری مامانەکەم هەیە بەس مامانەکە و ڕۆژە زۆر پێکەنین جوان بۆەوەی شش. باش با پێکەوە بگەڕینەوە بۆ یەکێک لە ڤیدیۆکانی پەتریپۆت پێکەوە بینینەوە قسەی زیاترەکەی فەرموون. ئاستە و تویانە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپات بەخوای مەش ئاوامادیاتەوە بێ بڵێ خۆزگەم بەپات کچێ وەرە بمکوژە کچێ وەرە بمکوژە وەرە قەلە ڕەشی دنیا تێو بە ئەم قات و قڕیە بێ غازی بێ مەعاشی وەرە لە ماڵەکەی خۆشتا ئیسراحەت نەبێ ئەی چی ئیسراحەتمان لێ بڕاوە بەخوا دایکەکەم من فێریم اقتصادیێنی من بە دوو ڕۆژ جارێ کەباب نەخۆم ڤیڕەی مەرگەکەم من فەقیری و قات و قڕی نازانم ئەبێ کەبابی خۆ مەرگ بخۆ وەڵا بابە تۆ باشی ئەگەڕۆ بەخوا ئەو خواردنە لێنەمە نییە ئەڵێی زەهری مارە چێ بۆ کوڕگەم بۆ توامە وەفعی ئەمەیتیان ڕۆڵە وڵاتان نایڵێ ئەم مەملەکەتە ببێ بە دەوڵەت ئەگەر ببێ بە دەوڵەت شایان پێ ئەڵایە خوشکیگیان ئەگەر ببێ بە دەوڵەت هەموو شتێکمانە بێت کەس بەلامارمان نایە ئازانی ئجا ئەو کاتە تەیارەمانە بێت مەدفەعیمانە بێ مدەڕعەمانە بێ بەخوا ئەگەر بێڵێن ئەو سەدانە ئیشکە بەحریشمانە بێ پاپۆڕیشمانە بێ بەخوا نایەڵەن چی بەخوا کابێن بە دەوڵەت خۆم قەی دەکەم و ئەبم بە ئامر مەدفەع ئەی چی بخۆدەی ئەوەتان لە چییە؟ مردوو برێ خۆی هێلکەکان ڕاناکە دوو دانە سەعاتەوە خەریکی نان خواردنێ خەڵق بە پێنج قەنانێکە خواوی لەڵاو برایەوە چی بکەین من دۆزیومەتەوە من هیچ ئەگەر ئەزانی تەبەقەی هێلکە بەچە ناوە و ناکەن تەوا نازانێ ئەگەر بیزانیا سی هێلکەی بۆ بەیانێ قوسە قوردەکە وا ئەزانی ئەمڕۆ بەس دەرز بەمەڵێنەوە تۆ سەیریکە ئەخر لەمە نیە مەعیدەی ئاوە قەپاکە بێ و هەناسە نایە ئەوەش خۆ بیخۆ لەڵێ ناخۆم مردوو لەڵێ ناخۆم تەواو خۆنا زایشۆ بەیاخێ شڵات مەطعەم پارەکەش ماڵی بسەنەرەوە دێت دایگەم نەچم بۆ مەکتەب درەنگمە باشە بە ساقی سەرە بن خوا لەگەڵ بێ ئەی ئەگەر من خۆشم نەوی لەو خوتوریەتێوانی خۆمە لێنمە ئێرە هەلەو بەرەوە هاڵ
مەشەدە ناکرێت کەریگیان بام زەواجەمانە منە تۆم نەکێشێ من دماوانە دەسم گرتی هەرێمە چیتم کەرەکەرەیە گرتوتە بەردەم تەوانێ شتی معقول بڵێ ئەها من شامەڕێیەکەم بڕی واتمەتە ئەو دیوانێ بەو هەموو خوتورەتەوە هاتووە لای تۆ گیان تابلوگیان ئەمڕۆ هەست بۆ ژێر پردەکە قاچی مریشت کڕیم چاو گێڕاتۆم نەبینە و لەکی ڕۆی لەوێ بڕی خۆ منیش لێوە بۆ منیش و سیقەتوەرە بکەم من بەرێ بۆ قەرسپیە موتیەوە با من مۆبایلێکرد بۆ بکڕم دوای خۆی ومە هاتمە ئێرە ویستم بیژێڕم سەربانەکە بۆ تا سەربانە چیمان توێ چۆنێک لیاوە تاوەکو بزانی هینەکەی تایە تەژڕوو بۆ هینەکە بە دەرنەفیزی فەحسەڵی مەخسەم ئەوەیە دەڕەفیزای فاسەکەتان ناوە لە هینەکە بزانە ئەو هینەی تایە ماوە ئیژەکە قورە بەخوا کون نەماوە لە ماڵەوە من ئەم هینەی پیانەکەم ئەم چی پێڵەن دەرنەفیزە فەحسە جا ساڵیم ئازانی چێتەمەوە هینەیە هێنم بۆی بیا لەو هینە تاوەکو بۆمان معلوم بێ بزانین هینەکە ئیژەکە هینومینە لە چۆنی خێرا هاتووێرە وتم کارەباکەمان خەلەلی تیاگەر کاکەمال بتوانێت بۆمان چاکە جا پیا بڕابوو لەم گەڕەکە کارەبا بۆ چاکە کەمالی مێردی من نەبێ ها ئەیجا قەیچێک ئەمە دراوسێتی و کوبرام وایە ئەزانم دراوسێتی تۆ عیب ناکەی کارەبا دەبڕێ مێردی من بانکەی ئاو دەبڕێ مێردی من بانکەی سپلیت تێگەچێ مێردی من بانکەی موبەریدە و تێگەچێ مێردی من بانکە عیب ناکەی ئەی تۆش عیب ناکەی ئەمە ئەجری دراوسێتی ئاوازانی تۆ بە قوربان خۆ مێردنی قەی ناکە وڵات تاسە سێ چوار جار بام کڕۆتە ماڵەوە چەند جار شتم شکاوە پێم وتووە ئەیچی چەند جار چووتە یەکە هین بوو ئەوە هینێکیان هەبوو هینین داتە بوو شل ببووانیان جاسەمونقەزابی بەلوعەکەمان بوو شکابانم هینەکەی شارەکەی بوو باشە باش ئەم هینومینە لە چی ئەم هینومینە ئەی تو ئەمە لە چیە ماڵا هێشتا عفرەتەکە تۆ وتم باشە من نامە تا خۆم نەگۆڕبوو کاز نەکەم خۆم جوان نەکەم باقوربانم وڵی پێویست بە پیاز ناکەم ماشەڵڵا ئەمەنە جوانی وڵی پێویست بە پیاز ناکڵی چی کافرۆشی ئەی بۆ ئێستا لەبەر چایەک چەکە و گوداکەی بۆ مکیاجەکە بۆی جوان بێت کچێ ئەوە سەعبەتیە بوو لەگەڵ ماکردی وەختی ئەوم ناقەشێنی وەرە بە خێرات نیش بڕۆ با بە دوایی وەرە و میکاز نایم هەتا خۆم جوان نەکەم ئەی ئەو بۆ خۆی تاسولوزا و خۆی جوان کردو و خۆی کردۆ بە گوڵ هاتۆتە ماڵەکەم منیش ئاوچم بە خێرات نی بکەم تا خۆم نەگۆڕم و مکیاج نەکەم نایم بە قوربانی باگردێنەکانی باوکێ من بە تەقلی سەتوانێ دەبڕم میکاجەکە دەباش بەخێرات چی بۆ چێکەڕی ئەحسن لە قڕێم کەمان کردەکە دیار نییە جاوە چی بکەم بێدەبی دۆزەرەوانی دۆزێکی تێ هەڵسوژدە نییە چیم لێکرد بۆ چیەکەی تو نازانی بۆدە من لە چی ودا تەشە قۆڵا بۆ تەقلی سەرا ئێستا بە ئەمی کەشەکەی ئێستا من چی بکەم خونە دەبڕەوە وەرە بە خێرات نیشیان کە دوایی وەرە نایم لە تۆ بڕۆ تۆ ڕشتێکیان بەرێ مەشغوڵیان کە تا من میکیاجەکانەکەم دەبڕۆ دی باشە تاکلی لە کار دەبڕۆ سیدکە بزانە ژنێسک گیرانەکەی هات بە خێراتن ماڵکە من پێ دەڵێم نایم بەڵام تۆ ئینادیم لەگەڵاکەی کچێتە دەمە داخە عیب ناکەی تۆ کێناڵێ لە حەمام نییە ئیشێکی تایبەتی نییە وایە قسەکەی دووبارە سڵاوتان لەبێ دەسەکانت خۆشێ بەیانخان ماندوو نەبی بە تۆی و کارە جوانانە قوربان تاسولوز یعنی چی؟ تاسولوز یان خۆی جوان کردووە سولوس یان هەموو شتێکی بەکار هێناوە چیا دەورێکی لەگەڵ و کارانە هەیە وڵای دەوەری خۆشم چ کارێک زۆر هیلاکی کردووی لە کاتی تۆمارکردن و وێنەگرتنە من بە هیچ کارێ ماندوو نابم بەس لە هاوینانە زۆر ماندوو بم حەزمە ماندوو بوونەکەم زۆرەکەمەوە لەگەڵ گەرمای بینم نییە لە هاوینانە زۆری زەعاجم کە ئیشەکەم بێتاقەتە بم گینە هەموو ئیشە ماندوو بوونە بەخوا زۆر هیلاکە بی وایە لەگەڵ تەندروستی تا چۆنی وڵا لە تەندروستیمە ئێستا حالێ نەمڕۆ نەخۆشم هاتووم زانیم بەڵێ بە شێوەکی گشتی بە شێوەکی گشتی ئیترەوە شەکرە و زەخت و ئەمانە لە هەموو ماڵێکا هەیە ئێستا ئێمەش شەکرە و زەخت بۆ بە میوانمان لە خێزانەکەمان
شەکرە بە تایبەتی باشە بن بەزان ئاگامان لە خۆمانە باش ئیشەڵا تەندروستی باشە بن تەمەنە درێژە بن با تۆزە بچینە ناو ژیانی تایبەتیتەوە بڵێ ساڵی چەند لەدایک بوویوە بە بنە ماڵە خەڵکی خوێن و خێزانەکەتان چ شێوەیەک و چ ڕەنگ و بۆیەکی هەیە و بابزانین دایکت و باوکت ماون تەندروست باش بن ئیشەڵا ئەگەر مابن نەمابن تەندروستی باش و تەمەندرێژی بۆ ئێوە بزانین ژیانی هاوسەرگیریتکەی پێکێنەوە هەموومانە بۆ بینەرەکانی خۆت بخەرە بوو. من لەدایک بووی ساڵەکە ضرورە هەموو کەسێ بیزانێت من لە 22 چواری 21 یا 22 تاکید نیم زۆر بەس لەو ڕۆژایە 22 چوارە 1963 ئەنی ئەوەی نەماوە ڕۆژی لەدایک بوونت بەڵێ ڕۆژی لەدایکبوونی منە لە سلێمانی لەدایک بووم باوکیشم هاینەشدا لە سلێمانی لەدایک بووە لە کانێسکان دایکم لە ئەسڵا خەڵکی سابلاخیە بەس ئیتر لە شاری سلێمانی جێگیر بووە لەگەڵ دایکە لە ساڵی 1970 پەیمانگام تەواو کرد هەر لەو ساڵایە شوشم کرد بە خۆشەویستی زەواجت کرد؟ بەڵێ بە خۆشەویستی زەواجم کرد لە 2010 هەر بە خۆشەویستی وازم لێنە جیابووینەوە ئێستا کچێکم هەیە لە پەیمانگایە خۆم و کچەکەم بەیەکەوەشین. لە دایکبووی چەندە کچەکەت؟ کچەکەم لە دایکبووی 1992 تەمەندرێژی بۆ خوازی ئێستا لە چ قۆناغێکی خوێندنایە؟ لە پەیمانگای کۆمپیوتەرە خوێنێ. باش بەبەز لە تۆزێک سەختی ژیانی هونەری و ئەو کارانە بکەین کە خانمان تیا دەرەکەون و بەڵام بەتەنها ژین یان لەگەڵ ماڵی باوکیانە یان جیابوونەتەوە بار هۆکاری بێن ئەمە بارگرانی بۆ تۆ دروست ناکە یان نەکرێ بڵێم ژیانکردن یان بەسەربردنی کارە هونەریەکان و دروستکردنی بەرهەمێکی هونەری ئەو کاتە ئاسان بوو یان ئێستا ئاسانە و کە بەتەنهایی من یەک ڕەم هەیە من یە قسەم هەیە هەموو کاتێکی ژووتومە هەر ژنێک هونەرمەند بێ غەڵەتەکە شوو ئەکا بە کەسێک کە هونەرمەند نیە و لە ئیشەکەی تێناگە هەچ پیاوێکیش هونەرمەند بێ هەڵا ئەکات ئەگەر ژنێک بێنێ لە هونەرەکەی تێنەگات هونەرمەند هەر ئەوە نییە بچێتە سەر مەسرح و سەر شانە و دراما بکە نووسەر هونەرمەندە ڕۆژنامە نووس هونەرمەندە تۆ هونەرمەندی هەچ کەسێک چووە بواری ڕاگەیاندنەوە گوناحە کەسێک لی تێنەگا شووی پێ بکە کەسێ لی تێنەگا بیهێنێ منەوە ڕەئی منە چکە بەڕاستی کاری هونەری قورسە تۆ شۆکەی بە کەسێ شێت بۆ دەڵێ من حەزم لە هونەرەکەتە من تۆم خۆشێ من هونەرەکەتم خۆشێ بۆیە تۆم خۆشێ شووی پێەکەی سێگاڵەگەڕێتەوە ئەڵێ بەچی ئەو بۆ کیۆچی ئەو خۆگۆڕێ بۆ کیۆ ڕۆی وڵاتی ئێمە وایە ینی کۆمەلگە ئێمە وایە بڵێ تو نەڵێ یا شومەکە یا کە شوت کرد بە لە بواری ئیشەکەی خۆتا بێ لێت تێبگا من بەڕێ من ئێستا ژیانم ئێستا خۆشترە وەک لەوەی لە پێشتر چکە من ئێستایم بۆ مقابلە لەوانێ هەش بڕۆمەوە نۆ بڕۆمەوە لەوانێ دە بڕۆمەوە وە بۆ بەیانیە چم پرۆڤاکەم بۆ ڕۆژێکی تر ئێمە جاری وای درامایەکەین بۆ ڕەمەزان یەک مانگی ڕێک ئێمە لە دەرەوەین یەک مانگی ڕێک بەیانی و ئێوارە بۆ ئەوی ئیشەکە تاوا بێ پێ قوبڵ ئەکرێ سەرچاومان پێت قوبڵ ناکرێ مەیکە ژن و ئێمە هێنە دوور بێ لە ئیشەکەی خۆت هەشە باشە کاسبە ژنەکەی هونەرمەندە زۆر ڕێز لە ژنەکەی گرێ و زۆر ڕێژ لە ئیشەکەشیە کارەکەش یەگرێ ئەوە شازە ئەو کەسانی شازە دواتریش باس لە مەرحەلەیەکی ترەکەین کەیش مەرحەلەی عاشق و خۆشەویستی وە لە نێوان ژن و مێردا ئەمە گونجێ ناگونجێ و بەڵام موچانەکەین و ئەگەڕینەوە لای بینەرەکان فەرمونون. دووبارە سڵاتانێ بێ درێژاتین باگفتوگۆکانمان لەگەڵ خاتوبەیان ساڵی 1970 ژیانی هاوسەرگیریت پێکێنا هەر لەو ساڵەدا بە خۆشەویستی هاوسەرگیریت کرد پێ دوایە بۆچی لە نێوان ئەو مەرحەلەیە کە پێی ئەوترێت خۆشەویستیوە تا پێێنێتە دوای زەواج و هاوسەرگیری شتێک هەیە ناوی خۆشەویستێ ناوی عشق ئەمە کاڵە بێتەوە
وەکو ئەوی کە بۆ نمونە لە ژیانی تۆیا ڕوویاوە. ئێستا من گەیشتومەتە قەناعەتێک لە خۆشەویستی شو نەکەیت بە سوودفە شو بکەیت. خۆشەویستی دوای زەواج گرنگە نەک پێش زەواج، چکە پێش زەواج کە فوکڵێک هەیە لە جنسی نێریش و جنسی مێشە شتێک تەئسیر لەو کەساکە عاشق بە تۆ بێ. من کە شوم کرد مێردەکەم وتی من لەسەر مەسرح تۆم ناسی و عاشق بە ئیشەکە بوو. ئەو کاتە ئیشێکم کرد گەڕام بە دوای دەستگیران تیپی پێشڕۆی شانۆی کوردی بوو ئەندامیش بووم لەوێ. هێنامی دوایەوە کە گواستمیەوە بوو بە کەسێکی تر، ئەو کەسە نەبوو. ئەچوون بۆ سەر ئیشی مەسرح مۆڕەی لێ کردم. ئەیانگوو ئادەی بەیان گۆرانیە بڵێ مۆڕەی لێ کردم. ئەمە غیرەکردن بۆ یان چی؟ غیرە نییە، نازانم خۆشەویستی کە من تۆم خۆشویست بۆ غیرە لێ بکەم خۆشمەوی. من گاڵتەم بە غیرەیەت، غیرە نییە، ئەو دڵپیسیە. وەلحاصڵ تا فترێک وازم هێنا لە هەموو شتێک، ئەنیتر وەقفەیەکم کرد وەستا تمزان چیەوێت. وردە وردە من ماڵیشم لێرە نەبوو کە شوم پێکرد خەڵکی ئێرە نەبوو، خەڵکی کەلار بوو. تەسحیم زۆر یابووی من چوومە ئەوەیە لەگەڵی ژیام، لێ شەر مامۆستا بووم. ئیتر هاتمەوە بۆ ئێرە، دوای 3 ساڵ هاتمەوە بۆ سلێمانی. تر لە سلێمانی وردە وردە دەسم کردەوە بە ئیش، لە ئیشی مناڵانەوە دەسم پێ کرد. وردە وردە یعنی وتم با جوڵەیەکم تیا بێت، یعنی ئەم وەزدانە تۆ کەسێکی چالاکی وێکی ئەو بەستێتەوە لە دووهاو چیەکە، یعنی بەستمیەوە. یعنی هەتاوام کرد تەبیعەتی خۆش نەبوو، تاوام کرد مناڵیشم لێ نەخستەوە زۆر، ینی من 87 کرد 92 مناڵم. ئەویش زۆر کەس ئەیانگوو بۆ مناڵێک کرد، تر ئەم مناڵم بوو ئەم کچەم بوو خوانی بڕێ خۆشم بەس لەبەرەوە بووتم با خەڵک لە تا قسەی خەڵک ئەو مناڵەشم هەبێ بنا تەبیعەتی مان تەبیعەتی خۆش نەبوو. من ئەمە یەکەم جاریشە باسێکم، تا ئێستا باسم نەکرد بەروی باوکی کچەکەمە خۆشمێ، بەڵام تەبیعەتی خۆش نەبوو. لەگەڵ ئیشی هونەرە ناگونجا لەگەڵ من. دوای ئەوەش هەر کەسەوە لە ماڵی خۆی ئیترتم تۆ لە ماڵی خۆت، من لە ماڵی خۆم. بە بۆنەی هونەرەکەش وازم لێ نێنە، شتێکی تری کرد وازم لێنا لە بەرچاوم کەەوە حەز ناکەم باسیکەم لەم شاشەوە خۆی زانێت پێیز ناکە دینا لەبەر ئیشی هونەریم نەبوو، لەبەر کاری هونەری نەبوو. باش بە هیوای ژیانێکی باش و بەخسەوەری ئینشەڵڵا قۆناغێکی باش بێت بۆ تۆ لە دەستپێکی کارە هونەریەکان و ژیانی تایبەتی خۆشترمە ژیانە خۆ من یەکەم کەس نیم بێگومان نیوەیم شارە وازی لە هەیە فەنانیش نیە و ناشگونجێ لەگەڵ مرد. دروستە ئەڵێن دەنگت زۆر خۆشە. ئارەڵا دەنگم خۆشە واڵێن واڵێن چۆن ئەبێت ئێمە گوێشمان لێ بێت و بزانین ئەم بەهرێت دەنگم خۆشە. ئەو دەنگخۆشی شتێک نییە ئینکاری لێ بکرێ، شتێکتان بۆڵێم شتێکی بچکۆ لە بەس بەدەنگی کێ حەزت لە دەنگی کێ بە دەنگی کێ من هەچ گۆرانیەک چێژم باتێ حەزم لێ، قەت گۆرانی بێشم دەستنیشان نەکردووە. جاری وا گۆرانی بێژە دەنگی زۆر ناخۆشە، بەس گۆرانەیەکی زۆر چێژە دەیاتێت. ئەوش لی دەرەچێ لە هەیە دەنگی زۆر خۆشە، گۆرانی هەیە زۆر ناخۆشە، یەک گۆرانی هەیە خۆش. بەس من بەس بە چێش، یعنی جاری وا گۆرانی عەرەبیە چێژە دەیاتێ، تورکیە چێژە دەیاتێ، فارسیە. ئێستا مناڵێک هەیە لە مەخیرا هەستە کە گوێی لێگرم چێژمایاتێ. تورکی هین پاکستانیەوە بزانم کوڕێکی بچکۆلەیە خۆی دەستە جوڵێنێ و قاچە جوڵێنێ و مایکەکەی بەگوۆیە، نازام ناوی چیە. هەستەکەم زۆر چێژمایەتە بە زمان و ئاواز و گەورەی لە عەرەبیە لە عەرەبیە جاری وایە شیرینی گۆرانی بێژ زۆر چێژمایەتێ. هەندی جاری وای گوێ لە گۆرانێگە بێ لە خۆتەوە زۆر ڕۆیتە عالمی سروشتیە، ئەنی گۆرانی هەیە سروشتیە. چۆن ئێستا زۆر جار من خەڵک پێمەڵێت تۆ کە تەمسیلەکەی هەستەکەین سروشتیانە تەمسیلەکەی گۆرانی وتنیش کە گوێ لێبێ هەستەکەی لە سروشتایی
هەستەکەی لە بەرزترین شاقە، هەستەکەی لە بەلەمێکە ڕۆی بەناو ئاوێکە، ئەمە چێژە لێ وەرگرتووە. باش خۆت چێژ لە چێ بینی بایمەش چێژ لەوە ببینی؟ بزانم چ شتێک بە خەیاڵمە وە بۆتان بڵێم هەیوازم لێ نایەنە. ئەو دڵی وەک بتپەرستێ ڕووەکەتە چاوەکەت، ئەو دڵی وەک بتپەرستێ ڕووەکەتە چاوەکەت، نوێژەکە بۆ تێشکی چاو زولفەتێک ئاڵاوەکە، ئەو دڵی وەک بتپەرستێ ڕووەکەتە چاوەکە، نوێژەکە بۆ تیشکی چاو زولفەتێک ئاڵاوەکە، گەرچیان شێلین بەزابری خۆنەرە و پێڵاوەکە، قەت بەدڵ ڕێ باس ناکەم نایزڕێم ناوەکە، قەت بەدڵ ڕێ باس ناکەم نایزڕێم ناوەکە. تەبەقەیەکی بەرزەوەش بڵێ. ئاخە قورگم بەخوا تاوان ئەمڕۆ هەڵامەتمە خۆش پێم وتنا دەنگم چەند ناتوانم بەرز بووە. ناتوانین لێ بڕناکەم. باشە دەستەکانت خۆش بێ ماندوو نەبیت. لە کارە هونەریەکانە لە چه کارێک پەشیمانی کە کردوتە؟ کاری هونەری پەشیمانبوونمان هەیە لە کارێکی هونەریە، بەس کارەکە دەستنیشان ناکرێ، چکە کاری هونەری جاری وایە غەدرە لێ یەکەن. غەدر یعنی من پێم خۆش نییە ئەو غەدرە، بە تایبەتی غەدر لە ژن زۆرەکەن، ئەم دەرهێنەر و ئەم کۆمەڵێش دەرهێنەر هەن تەشخیص ناکرێن، نازانی کێیە، بەس جاری وا ئیشێگەکەی لە ئیشەکە غەدر لێ یەکەن، یعنی پەشیمانی ژەبیتەوە لە ئیشەکە و دوای ئەوە ناشتوانی تۆ لە خوێنتایە ئەو ئیشە، یعنی تۆ ئاڵوودەیە و ئیشەیت، تۆ بە تاکە کەسێ ناتوانانی هێزە زۆربەی هونەرمەندەکانمان کە ئەکشێنەوە لە ئیشی هونەری ئەو غەدرانێک کە لێیان نەکرێ، بەڕاستی یعنی بەسەیتر بە ئەوەنە غەدر لە هونەرمەندە ژنەکان نەکرێ. من ئەگینا پەشیمانیم لە هیچ ئیشێکە، من کە ئیشێک خواستی خۆم نەبێ نایکەم، بۆ ئیشیش زۆر پێمانەڵێ، من ئیش جاری وایە من لە ستافێکە یەک هونەرمەندم بەدڵ نەبێ نایکەم ئیش نەوە شخصێتی منە. بەڵێ وایە زۆر قسە هەیە لە نێوان هونەرمەنداناڵێن یان لە لای خەڵکە لە لای خەڵکە عامەکەیاڵێن بۆ پارە هەر جارە و لەگەڵ ستافێکە کارەکەیان، بۆ پارە جارە و لە کەناڵێک دەرەکەوێت جارە و لە جێگەیە کارەکە. پێت وایە سروشتی هونەر بەو شێوەیە کە بێ بکرێت بە پیشە، ئەگەر نەکرێت بە پیشە بەردەوام نابێت و هونەرێکی زیندوو باش نییە؟ من یە قساکەم هیچ کەسێ کامی ئەگیری زۆر خۆی بە هونەرمەند دەزانێت، زۆر خۆی بە عەبقەریە زانێ لە ئیشی هونەریە بێپارەیش ناکە. خەڵک چۆن بێپارەیژەکە؟ تۆ بێپارەیت بۆ ئێرە یەکێکی تر بێپارەی ئیش بکە، یەکێک مایکە بۆ گرێ پارەی نەیتێ مەجبوری چێ بێ هەموو ڕۆژە مایک بۆ تۆ بگرێ شت بۆ تۆ بکە، هەموو شتێ بەپارێ دارتاش شتی ئیشەکەی بکە بە خەڵگەڵێ بڕۆ پیرۆزی بێ و بە هادیەی خۆم بێ ئەمە ڕۆژێ دوان سیان چوار وەنیە، یعنی تۆ خاستن لەم زروفەشە لەم قەیرانەشە، ینی بەڕاستی ئەگەر ئیش بۆ پارەکە هیچ عیب نییە لە عالەمیشە، لە عالەمە هونەرمەندەکانیە کە ئیش بۆ پارە نەکەڵێت تۆ عەقڵ تەواوە گەڵتە و پێکە، ئەوانە بە ملیارەها دۆلار ئیشەکەن، ئێمە بۆ تۆزە پارێشە ئێشتا قسەشمان پێ بڵێن. ئەسڵەن من دایمە ئەوە وتووە
غەڵەتە کاڵێ عیباچی بۆ پارەیژەکەی ئەسڵەن عیبە بەبێ پارەیشکەی ئەوە من قسەی منە عیبە وانە دروستە نانە ئەوەی پێنەوە بەرهەمێنانی کارێکی جوانە بێت پارش دەستکەوەی کارێکی باشتر بەرهەمبێنی بەتەکید بەس لە وڵاتی ئێمە کاری جوان چییە عنی کێ خۆی بە کاری جوان نەزانێ ئەڵێم کام ئیشەی کەیکا ناشرین ئەڵێ من جوانترینیشم کردو ینی ڕەخنەگرمان زۆرە دەرهێنەریشمان ڕەخنەگرەکان خۆشیان هیچ نازانن تۆ ڕەخنەگری دەوەرە بچۆ کارێکی لە من باشترکە بچۆ لە درامایەکی ڕەخنە لە درامایەگەری بڕۆ تۆ درامایە بکە بە دەرهێنەری و دەقێک پیاکە و بە دەرهێنەری زانام تۆ چیەکەی ئەی تۆ چیەکەی هەرە بێ من بانکە ئیش بۆکەم کێ بانکی نییە وانە ڕاستە ئەزمموی تۆ لە گەردەلوولە ئەزممونێکی زۆر جوان بوو توانیت زۆر باش ئەدای کارکتەرەکەی خۆت بکەی ئەمە بۆ تۆ چی یادەوەریەک بوو ئەگەر بەردەوام بێت لە بەشەکانی ترا بە هەمان شێوە هەر بەردەوام بیت من گەردەلوول کە ڕۆڵی ئەو دایکی میرانم بینی طبعاً زۆر خۆشحاڵ بووم کە دەقەکەم خوێنەوە زۆرم پێخۆش بوو هەرچەنە دەورەکەشم کەم بوو بەڵام حەقی خۆی مایە من دایمە قەنەعەتم بەو شتە هەیە دەوری زۆر ئەوەنە گرنگ نییە بەلای من بەلامەوە گرنگ نییە بەڵام کەم و پوقت بکە یعنی هەموو شتی حەقی خۆی بەرێ شەرت نییە تۆ بتوڵە بیت کاری گەردەلوولیشم لەو کارەیە کاک جەلیل وتی بەیان پێم گوناح بوو ئێوە مران نەمزانیەوە نەجوان تەمسیلەکەن منیش و ماهێریش و میرانیش وەرە ڕۆڵێکی تر ببینە یعنی هەر لە بەشی دۆم مەڵای کاک جەلی دەوری یەکەمم جوان بوو حەز ناکەم ئەو دارە بمرێنم لای خۆم بە هەروە بمێنێتەوە دەسەکانت خۆش هیوای سەرکەوت و کاری باش بەچه هونەرمەندێکی کۆمیدی لە کوردستانە سەرسامی بە تایبەت خانمان بەخۆم بەخۆت خۆم سەرسام ژنی هونەرمەند کۆمیدی کێ زۆر کە من ڕێزان فەرج کۆمیدیە جوانە ئەویش دەوری ڕۆڵی جوانە ڕێنجان فەرج من سپاس شەکەم لێرەوە لە مقابلەیەکا لێرە سپاسی منی کرد منیش جوابی سپاسێکم خۆشەویستە ڕێزان کچی چاکە کۆمیدیامان نییە کۆمیدیا کێ باش تۆ پێم بڵێ زۆر کە من دروستە بەچ کارێکی خۆت وەکو چۆن وتم لە چه کارە پەشیمانی حەزەکەم زانم بە چه کارێکی خۆشت زۆر هەڵوێستاکەی زۆر جێگی شانازیە بۆ تۆ من هەموو کارەکانی خۆم بەدڵە پێم وتی ئێستا لە هیچ کارێکی خۆم پەشیمانی پەشیمان نیم لە کاری خۆم لە دواوتەم دوا قسەی تۆ چیە دوا شتێک کە خۆت ئەتەوێ بێڵی بەبەستە بێڵی لێرەوە بێڵێ من قسەم زۆر پێ هەمووی بڵێ ئێستا شتێکم بە خەیاڵە هەوبیرم چۆ پرسیارێکە کرد لە وڵاتی ئێمەیە هونەرمەندی کۆمیدی زۆر ڕێزی لێ ناگیرێ بەنسبەت جەماوەرەوە نا جەماوەرەکەی من سپاسیانەکەم ڕاستی جمهورێکی زۆر جوانم هەیە زۆر سپاسیانەکەم بەردەوام دەستخۆشیم لێەکەن بەردەوام پرسیارمەکەن بۆ ئیشی هونەریم نییە بەڵام لە وڵاتی ئێمە هەیە یەک ئیشەکە گەێنە ئاسمان ئەمە چێ کۆمیدیانە جاد ئیشی جادەکە ئەی باشە ئەم ژنانە ئیشی کۆمیدیاکەن کۆمیدیا زۆر قورسە زۆر قورسە منێشە ئیشی جادێ بۆ بکەم ڕۆژی سخە ئیشی جا دەتوانم بکەم بەس کۆمیدیا زۆر قورسە تۆ زۆر گرنگە ئیشێکی کۆمیدیاکەیت تەسەنوعی تیانە بێ کۆمیدیا زۆربەی تەسەنوعە بە زۆر خۆی کۆمیدیەکە بە زۆر خۆیەکە بە فشقیات بە زۆر خۆی هەزەلیەکە ئەمە کۆمیدیای پێ ناڵێن کۆمیدیا ئەبێ
وەکو ئێستا وەکو گۆرانەکە پێم بۆم باس کردی ئەبێ سروشتی بێت ئێستا من چۆن لەگەڵ تۆ قساکەم ئەبێ وا قسە بکەم وانە چۆنی شاراخان باشی ئەوە لەکوێیت ئەو بۆ دیانی ئەمە سروشتە بەس تۆ کە بتە سەنۆع کرد نوعێکی ترە خەڵک هەستی پێکات تەمسیلەکەی یعنی بۆچی من داوا لە وەزارەتی ڕۆشنبیری لە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیریەکەم ژنە کۆمیدیەکان تۆزێ بەڕاستی تۆزە قورساییان بنێ کۆمیدیا قورسە جوانترین ئەکتەرە وەڵا لە فلان شتی جادا ئەیشی کردووە ئەی جوانترین ئەکتەری کۆمیدیا بۆ نانی خەڵاتی پێبەخشی داخل گوناحە تۆ ملیۆنە جمهوری هەبەیەکی خەڵاتێکە ناتێ من لە 74 ژەغن تا سێ خەڵاتم وەرنەگرت لە جادیشم کردو کۆمیدیاشم کردووە بۆ خەڵات وەرناگرم لە بەرەوەی لە نا ئەو جەماعەتەیانیم لە ناویانانیم یعنی وڵاتی ئێمە وایە ناڵێ ئەمە تەلەبەیەکی زیرەکە لە پۆلی شەشە بە خەڵاتێکی تایبەتی بکەین لە بەڕێوەبەڕێتی ڕۆشنبیری لە وەزارەتی ڕۆشنبیری لە ئەمانەیە هەموو یەکتریە ناسن لە ناویەکان ئەوە تۆ بۆ خەڵات نەکەین دانیشتون چاقۆنە یعنی تۆ نابێت تۆ ئەمە غەڵەتە ینی تۆ ئەخە هوەر بۆیە لای ئێمە ڕۆژ بە ڕۆژ بۆرە دوا ئەڕات پێشکەوتنی کوا بە خۆی بینیوە کوا پێشکەوتنی هوەر لە وڵاتی ئێمە کوا کەناڵێک تایبەت بێ بە هوەر کەناڵەکانمان هەمووی سیاسی خەڵک هەمووی زەحاج بوو من خۆم کەناڵەکەمەوە کە ئیخبارەڵم لایە یخە سەر شتێکی تر خەڵک حەزی لە گۆرانیە خەڵک حەزی لە درامایە ئێستا بەو دراما تورکیانە حەزیان لێڵێ حەزەکەین بەردەوامەوە بێ بەس ئیخبارمان گوێ لێ نەبێت من دراوسەکانم وان پێڵێن یعنی خەڵک بێتاقەت بوو لە سیاست خەڵک بێتاقەت بوو لە کۆمەڵێشت با ئیتر تۆزێ بەڕاستی گوناحین گوناح هەر ئەوە ناڵم گوناحین ئێمە من هوەرەکەم تۆزێ چالاکم مەکە کەسێکی ئەتیادی چی بکات یعنی بە هیوای بەرهەمێنانی کاری تازە لە ڕەمەزانە بتبینینەوە کاری تازەمان بەدەستەوەی شەڵا لە ڕەمەزانە بە هیوایەوەی کە بەرهەمی جوانتان ببینین جارێکی تر ڕۆحیە مەنۆژەنکەنەوە دەستەکانت خۆشحاتوبیانەوەی یەکەم کۆتایی هات پاشکەمێک ترەچینە لای هونەرمەندی موزیسیان کاکەڵۆ غەریب دووبارە سڵاتان لەبێ لە تەوەری دۆما لەگەڵ هونەرمەندێکی موزیسیانین کە لە پشت ئەمەوە چەندین کاری هونەری جوان هەیە چەندین کاری ناوازە هەیە کە بە دەست و پەنجەی کاکە هەڵە و چەندین هونەرمەندی تریش بەڕێوە چوو بەرهەم هێنراوە کاکەڵۆ ئێوارە باش زۆر بەخێر بێ سەرچاوان بە خێراتنی کاکە یادی شەکەین زۆر بەخێر بێ ئێوارە باش خۆت ناسێنە من هەڵۆ غەریب دانیشتوویە شاری سلێمانیم و لە دایگوی ساڵی 1992 و لە 1998ەوە سەرقاڵی کاری هونەریم واتە لە تەمەنی 6 ساڵیەوە لە مناڵ پارێزەوە دەستم پێ کردووە تا 2016 تا کاتێکی ئێستا هەیە و بەو شێوازە باش لە دوایەوەی کە لە مناڵ پارێز بیرۆکەی هونەرەکەت وەرگریان فێر بووی دواتر دەست کرد بە خوێندن لە چه بەشێک و کێ تەواو کرد و بزانین وەکو هەموو مناڵێکی یاسایی قۆناغی سەرەتایەکانی خوێندنم تاوا کردووە بەڵام چوومە مەحەد با بڵێن پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی تا قۆناغی دوم خوێند و لێشەوە وازمێن بۆ هەڵبەت کۆمەڵە هۆکار هەیە تەسەورەکەم پێویست ناکە باس کرێ چونکە ڕەنگە ئەو شێوازە پەروەردە و ئەو شێوازە خوێندنەی لەوێ هەیە بۆ کەسانی زۆر 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 سەرەتایی ئەبێ نەک ئەوەی کە بڵێم من ئیسفادە ناکەم لێوێ بەڵکو کاتێکی زۆری لەم نەگرت وە چەندین کێشەش ڕەنگە ڕوویە بێ لە کاتی خوێندن لەوێ بۆیە دوجار وازم لێوێ بیرۆکەی تۆ بۆ خوێندن لە وڵاتانی دەرەوە بەڵێ
هیچ بیرۆکێکت هەیە؟ هەڵبەت خوێندن لە دەرەوە هێندە ئاسان نییە وڵاتێکی وەکو رووسیا ئەگە بچی لە کۆنزەرڤاتوارێکی وێ بخوێنیت ئەبێ ئاسێک و توانایەکی زۆر باشە بێت و دووەمینیشان با بڵێن ئەو نمرانی کە هەتە لە خوێندنە ئەبێ زۆر لە توپ بەرزتر بێت ئەنجاوەرێکی جگە لەوێ شوێنی کە هەیە بۆ نمونە لە نەمسایان لە کۆمەڵی وڵاتی وەکو ئەڵمانیا ئەمانە خوێندنی با بڵێن فری هەیە بۆ هەموو کەسێکە بەس خوێندنی ئەوێ زیاتر با بڵێن ئەو خوێندانن کە لە ستایلەکانی کلاسیک زیاتر ئەخوێنرێ وەک با بڵێن شەرقیەوەوانە. باش بەباز لە ستایل بکەین خۆت حەزت لە چ ستایلەکە؟ من بۆ خۆم جۆ لە هەموو ستایلەکە گرم هەم کوردی هەم تورکی هەم فارسی ئەرمنی ئازەری هەروە بێتەوە چەندین با بڵێن ستایلی کە هندی ئەمانە بەڵام هەمووی وەکو کەڵچەرەکەی وەکو ئەم ستایلە مۆدێرنەی ناکە ئێستا لە جیانە هەریەکە و بە شێوازێکی مۆدێرن دەسیاتێ وەلو ئەمانەش خۆشن بەڵام وەک حەزی خۆم زیاتر جۆ لە کەلتوریەکان و کەڵچەرەکانیانەبێت. باشە ئەم شەو چەند بەرهەمت بۆ ئامادە کردوین؟ وەڵای ئەوەی کە ئێوە داواکەن. باشە کەواتە ئەکرێت بڵین لە هەموو ئەو بابەتانی کە باس هەموو ناوچە و نەچەوەکان هەریەکە و پارچێک بەسەرچاو ئەوای خینە مادەیەک لە مادەکانی کە بەس یەکەم مادە شتێکی خۆمتان بۆ ژەنم هیوام وایە بەدڵتان بێت. زۆر باشە با گوێمان لە بەرهەمی یەکەم بێت.
دەستەکانت خۆش بە کاکەڵۆ ماندوو نەبیت سپاس دەکەم. زۆر باش گوێمان لێگرت لەبەری زۆر باش ئەدژەنی. سپاس دەکەم. دروستکردنی ئەم پارچە موزیکە بەڵێ کێیە بەرهەمی کێمە هی خۆمانە خۆتە هی خۆ دەستەکانت سپاس خۆش بێ. دەکەم. زۆر زۆر باش بوو زۆر زۆر بەڕاستی دەتوانیت. سپاس دەکەم. ئەمەوێت باز لە ئاوازدانان بکەین لەبەرەوەی بینیمەوە ئاوازت هەیە کەواتە توانایکی زۆر باشت هەیە لە ئاوازدانانە. زانین ئەو ئاوازانی کە دایانی ئەیدەیتە هونەرمەندانی گۆرانی بێژیان نەخێرەکرێ خۆت لە شوێنێکدا لە جێگەیەکدا لە هۆڵێکی تایبەتدا پێشکەشی ئەوم کەسانی بکەیت کە هەواداری تەنیا میوزیکن. من وە خۆم ناڵم حەزم لە گۆرانی نییە پێویستە بەس زیاتر من حەزم وەکو خولیای خۆم وەکو حەزی خۆم زیاتر بەس حەزم مەکاری میوزیکیە. ئەگەر سێری مێژووی ئەوروپا کە ئەوەنەی میوزیک بەرهەمێنراوە ئەوەنە ئۆپێرا و گۆرانی و سۆنگ و ئەم فۆرمانی کە لە ئەوروپا هەیە دوێتی دەنگ ئەمانەی کە هەن لە ئەوروپا ئەوەنە بەرهەم نێنراون بەتایبەت لە کۆندا بەڵێ لە کۆندا لێستاشدا لێستاشدا چەندین میوزیکەیە بۆ ناو کۆنسێتانی کە ینی خۆی و گروپەکەی کە گۆرانی تیانە مەگەر چۆن ها بۆ نمونە گۆرانی بێژ ژێک با بڵێن کاری لەگەڵا بکە. من ناڵم ئەمە وەکو ئەوان بمیان وەکووان چونکە هەروو لە ستایلەکەشە فەرقمانەیە. زیاتر حەزم بەکاری مۆسیقا بۆ وەک لەوەی کە وەکبووی ئاوازدابنێم بۆ گۆرانی و دنیای مۆسیقا دنیایەکی زۆر 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 فراوانترە وەک لە دنیای گۆرانی وەلو هەردووچیان تاوکەری یەکن بەڵام هەم بە تاک ئەتوانی با بڵێن بە تەنیا ئیش کاری مۆسیقا بکەیت و هەمەتوانی لەگەڵ گۆرانی شاکارکەیت بەڵام وەکو خولیا و حەزی من ئەوەیە حەزم تەنها بە میوزیک. ستۆدیۆکی تایبەتیت هەیە خۆت لە ماڵەوە ستۆدیۆکی پچکۆلم هەیە بڵێ. باش چەند ئاوازت هەیە؟ وەڵایی وەکوی بڵێم کاری خۆم زۆر زۆرە یعنی بۆ ڕادەی کە ناتوانم ئەتوان بڵێم لەسەر و 500-600ەوە بەس با بڵێم مۆسیقام هەیە. باشە بڵاوکردنەوەی میوزیک بۆ تۆ لە چ ڕێگەیەکەوەی زیاتر؟ ئەوەی کە هەیە تەنها لە ڕێگەی بۆ نونە فەیسبووکەکەم یاخود چەناڵی یوتیوبەکەم لەگەڵ کۆمەڵێ ساوندکلۆد و ئەو پرۆگرامانی کە ئەمڕۆ با بڵێن ئەو سایتانی کە هەن لێەوە زیاتر کاری بڵاوکردنەوەیان بوو. پێم خۆشە باس لە بەرهەمێنانی کلیپ بکەین بۆ خەڵک زیاتر کاڵی کلیپ زیاتر بۆ گۆرانی تێگا بۆ هونەرمەندی گۆرانی بێش تێگا بەڵام حەزەکەم باز لە بەرهەمێنانی کلیپ بکەین تەنها بۆ ئێوە بۆ نەتەنها میوزیسیانەکان و پێشکەشکردنی ئەو موزیکەی کە هەیە لە ڕێی کلیپێکەوە چونکە بەم شێوەیە ڕەنگە زووتر بچێتە ناو دڵی خەڵکەوە زیاتریش بچەسبێ لە گویانە بەڵام باگوێمان لە پارچە موزیکێکی تر بێ دواتر حەزەکەم قسە لەسەرەوە زۆر زۆر باش فەرموون.
خۆش بە کاکەڵە ماندوو نەبی دەسەکانت خۆش بە کاگایە تۆش ماندوو نەبن هەردوولاتان بەرهەمێنانی کلیپ لە ئێستادا بۆ تۆ ڕێگە خۆشکەرە بێت بۆی کە زووتر و زیاتریش نەکخۆت ئاوازەکە بچێتە دڵی خەڵکەوە یارمەتی دەریشە بۆ خەڵک لەبەرەوەی من پێم وایە بەشێک لە تەماڵی لای هونەرمەنجانی موزیسیان خۆیانە کە نایکەنە کەلتورەمە بۆ خەڵک هەر لەبەرەمەشە کە بۆ میلەتی ئێمە گوێگرتن تەنها لە میوزیک نەبۆتە کەلتور ئێوە وەکوم جی لە تازەیەکیتان کردووە ئێمە وەکوی کە هەیە من بەڕاستی زۆر بیرم لەو شتە کردوێتەوە کە پێوترێت کلیپ بەڵام بەداخەوە دنیام ڕۆ تۆزە گۆڕاوە خەڵک زیاتر ئەبینێ و مۆسیقای ڕاستەقینەوە مۆسیقایە کە بێ هیچ شتێک تەنها لە ڕێگەی دەنگەوە بچێتە گوێی خەڵک ئەوە خۆشترە بەڕای من وەک لە کلیپ بەڵام کلیپیش وەکوی بە شێوازە بزنس و فەیمەسەکەی ئەمڕۆکە زۆر گرنگە بە ناوبانگ بیت کلیپ زۆر پێویستە وەکەوەی کە بەڕێزە باسی لە ڕاستیە بیرۆکەیەکی وام هەیە بەڵام ناڵم 100% ئەیکەمیان نایکەم بەڵام وەلەو سیناریۆکەشم بۆ داناوە بەڵام جارێ زۆر تەکید نیم لەوەی کە بیکەمیان نیکەم چونکە بەڕاستی هەش کلیپێک کە ئەیکەیت ئەبێ مانایەکی هەبێت تەنها وەکو کۆمەڵە کلیپی کە نەبێت چونکە کلیپی مۆسیقا فەرقیە وەکو لەگەڵ کلیپی گۆرانیە ڕەنگە کابرا ئەو کەس بینەر لە ڕێگەیەوەی کە هەیە لە ڕێگەی تێکستەکەەوە تێبگا بەڵام مۆسیقا تۆزە فەرقیە دروستە یەکێک لەو کارانەی کە سەرنجی ڕاکێشام لەلایەن تۆ کۆمەڵێک هاوڕێیانی ترتەوە کرا بوو هونەری سەر شەقام بوو پێشکەشکردنی موزیک و ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکە ئەمە ئەزمونێکی تازەیە هەم بۆ ئێمە هەمیش بۆ هونەرمەندان کەمێک لەسەر ئەمە بمان بدوێەوە بۆچیش ئەم چالاکیە وەستا کەم بوو تەواو من 2009 دەسم کرد بە میوزیکی سەر شەقام چەند ساڵە خەریک بووین و هەر جارە و بە پێی وەرزەکان هەر وەرزە و لە شوێنێک بووین جاری وا بووە لە وەرزی هاویندا لەبەردەم باخی گشتیا بووین لە ساوڵەکە بووین جادەی سالم لەبەر دەرکی سەرا بووین هەروە بێتەوە لە بەردەم زارە کارمان کردووە سۆپرمارکێتی زارە چەندین شوێنی کە لای پردەکەی خەسرە و خاڵەوە با بڵێن کاری سەرشەقاممان کردووە بەڵام بەڕاستی وەکوی کراش نزیکی 5 بۆ 6 ساڵ بەردەوام بووین تێگەشتین لەوەی خەڵکی ئێرە تاوان ئەبێ ببورن لەوەی کەم قسەیەکەم هەستەکەم سەقافەتیان هەشتا نەگەیشتۆتەوەی کە میوزیکی سەرشەقام بکرێت لەم کۆمەڵگایە ئەوەش ڕەبتی وەکوی ئەڵم ڕەبتی بە سەقافەت هەر یەکە و ڕەنگە جۆرە تەعبیرێکی هەبێ هەر یەکە و ڕەنگە بە جۆرێک تێڕوانینی هەبێ بۆ ئیشی مۆسیقای سەرجادە بەداخۆت تام دەقێژ لە ناو کۆمەڵگای ئەمە ڕەنگە بە هونەرمەندیان گۆرانی بێژیان کۆمەڵ کەس بوترێ لۆتی تام دەقێ تام سەردەمە کۆمەڵە وشە هەیە کە جێگەی وتن نییە بەڵام لە ناو کۆمەڵگای ئێمەیە کە لە جیاندا سەردەمی پۆز مۆدێرنە لە کۆمەڵگای ئێمەیە بەداخەوە هەموو شتەکان گۆڕاون بینای زۆر جوانمانەیە جادەی زۆر جوانمانەیە لە دیزین و کواڵیتیۆمانە هەموو شتەکانمان باشە بەڵام بەداخەوە لە ڕووی سەقافیەوە نەگەیشتونێتەوە پلێ بەداخەوە ینی ئەمە وای لە هەڵەو غەریب و تاوای کۆمەڵە هاوڕەکانی ڕەنگە هەرەوەش نەبێ کۆمەڵشتی کەژێ لە ناو فەیسبووکەکەی خۆمە کە ڕۆژنامەی ئاوێنە مقابلەیان کرد من چەند جارێک لە ڕێگەی مۆسیقای سەرشەقامەوە تووشی حاڵەتی زۆر قورس بوو لە ڕێگەی تەلەفۆنەوە وشتانەوە نمونەوەیە کە ڕەنگە ڕەبتی بە ژیانی منەوە هەبێت باشەواتە میوزیکیش ئەچێتە ئەو شێوەیە کە هەڕەشت بۆ بێت وەلەو میوزیک کەسێکی وەکو ڕیمیسی کۆرساکۆف کە لە رووسیا ژیا و خەڵکی رووسیا مۆسیقای سیاسی داناوە کارۆل ئۆف بە هەمان شێوە ئەو ویشانی کە کراون لۆدڤیگ ڤان بتۆڤن بە هەمان شێوە مۆسیقای باڵێن سیمفۆنی پێنجی بۆ ناپلیۆن داناوە مۆسیقاش یەکێکە لە ئەو بوارانی کاچێتە توانی ئیشی پێ بکرێت لە ڕووی سیاسیەوە نەک ئەو نیکۆلۆ پاگانینی کە کۆنشێرتۆیەکی بۆ
ناپلیۆن نووسیوە ئەمانە هەمی لە ڕووی سیاسی شۆکاری کراوە چەندی مۆسیقایکە هەرەوە نییە سەرەتاش ئەو میوزیکسیانە کلاسیکانی کە با بڵێن لە غەربا هەبوون سەرەتا لە ماڵە پاشا و دەرەبەک و وینەکانە کاریان کرد و مۆسیقای سیاسی و مۆسیقای بۆنە و ئاهەنگەکانیان فەرقیە بووە کە ئەمە مۆسیقا توانین بڵێ لەناو سیاست و تەنانەت لە جەنگیشە مۆسیقا بەکاردێت پێت وایە ئەو هونەرە جەری ئەوێ بوێری ئەوێ هەڵبەت بوێری ئەوێ بەڵام کۆمەلگایەکی بەداخەوە ئەم قسەیەکەم بیاسای وەکۆم کۆمەلگایە ئەگەر بوێریشی بوێ دوجار هەرتوەتی یاسیت بەداخەوە باز لە چالاکیە هونەریەکانەکەین کە تیا بەشدار بوویت و پێشم خۆشە باز لە هەرچەند وت حەزم لە زۆر گوێگری گۆرانیەکانی یان گوێگری بەرهەمە هونەریەکانیم کە لە لای گۆرانی بێژانە وترێنەوە بەڵام ئەخیران ئێوە بەشێکی زۆر گەورە و دانەبڕاون لە گۆرانی لەگەڵ گۆرانی بێژانە پەیوەندیت لەگەڵ هونەری گۆرانی وتنا هەم وەکو میوزیک هەم وەکو دەنگ هەم وەکو حەز و متابعی خۆت چۆنە من وەکو سەرەتا وتم زۆر کەم جۆ لە گۆرانی ئەگرم وەکو مۆسیقاکەی بەڵام وەکوی بڵێم تاسە تێکسێکم لەبەر نییە بەداخەوە ڕەنگە شاری کلاسی شوامانم لەبەر بێ وەکوی کە هەیە وەکو تێکست بەڵام وەکۆم گۆرانیە تازانی کام ڕۆکرێ بەداخەوە زۆر زۆر بەداخەوە هیچیانم لەبەر نییە وەکو تێکستەکەی بەڵام وەکو مۆسیقاکەی هەمیشە گوێی بۆ گرمەوە کاری منی ژەوەیە بۆ نمونە کەسێکەکە گۆرانی بڵێ بەڕاستیە بێ لەگەڵ گۆرانی بێژانە کردووە بڵێ وەکو با بڵێن وەکو کۆنسێرت و با بڵێن بۆنەوە ئەمانە کارم کردو وەکوی بڵێ کاری تەجیلکراون نەخێر وەکو کارانی کردوشمام لەگەڵ کاک میکایلە لەگەڵ کاک پەیوەندە لەگەڵ مامۆستا ناسرە چەندی هونەرمەندیکە لەگەڵ کاک لوقمان سەلیمە هەروە بێتەوە زۆرن باش ئاوازت پێداون وەکو ئاواز نەخێر چونکە سەرەتاوازان وەڵامیان پرسیارە مایوتم زۆر حەزم بەکاری دانانی گۆرانی ناکەم بڵێ ژمارەی زۆر لە ئاوازت هەیە بۆچی نایبەخشی ڕەنگە مۆسیقا لەگەڵ گۆرانیە زۆری فەرق بێ لە شێوازی ئاوازە لە مۆسیقایە زۆری فەرقە لەگەڵ گۆرانیە چونکە گۆرانی ئەبێ و تێکستی کەی هێنیت ئەبێ پراپڕی ئاوازەکە بێ بەڵام لە مۆسیقایە فەرقی هەیە باش کۆنسێرتی تایبەتی خۆتە کردووە بەڵێ زیاتوان بڵم لە 20 کۆنسێرت زیاترم کرد تەنها میوزیک تەنها میوزیک لەکوێ لە ئەندێشە لە هۆڵی تەوار هەروە بێتەوە لە زۆر شوێن وڵە باش فەکیمان لە بەرهەمی سێمت بێ بەرهەمی سێم بەوە دەست پێەکەین کە وتێ حەزەکەم شتێک بژەنی هەموو ئەو من قسم زۆر مابوو بەڵام باسی شعرت کرد شعرە کلاسیکیەکان دەنگیشت زۆر زۆر باش و گونجاوە زۆر خراپە بەدا دەنگت زۆر گونجاوە بۆ شعر لەبەرەوە دوو کۆپ لە شعر باوەڕکە دەنگم زۆر خراپە زۆر داوای لێبردنەوە دڵنیام کە باشە بۆی واڵم هەڵبەت زۆر خراپە ببوورە لە خوێندنەوەی شعرە وەکو خوێندنەوە چونکە شعریش خوێندنەوەی وەکو نیەک وەکو لاجێکی قسەکردن نییە تەنها وەکوی ڕەنگە عاشقی شێوازی تێکستەکە بوو بێتم وەکوی کە هەیە باشە هەڵۆ عاشقی کێیە وەڵایی میوزیک و کەمانەکەم هیچ ئەوە عاشق بەداخەوە کاتێک کە عاشقێت ئێرە عاشق چەند جۆرێکیە عشقی زەمینیە عشقی ئاسمانی هەیە عشقی شتیکە هەیە بەڵام وەکوی بڵم تاسە عشقی کەسێکم وەکوی کە پرسیارەکە و تقریبان بەو شێوازەیە کەس نییە کەس نییە لە ژیانمە و باوەڕیش ناکەم کەس هەبێت باشە خۆزگەت بۆ موزیکەکەت و بوارە هونێریەکە چییە؟ خۆزگەم تەنها ئەوەی کە هەیە ئەو بۆشایی کە لەناو هەموو ئینسانێکە هەیە گەر دەرچی پێ بکە توانێ ئەو بۆشایی خۆی لە شتێکی کە خاڵی کاتەوە لە شتێکی کە یان پێی پڕکاتەوە منیش هەڵبەت هەر وەکو بۆشایی کە لەناو منە هەیە ئەمێ یان خۆمی پێ پڕکەمەوە یان ئەوی پێ پڕکەم دەستەکانت خۆش سپاس دەکەم دو قسەی بەڕێز
من سپاسی کەناڵەکەتانەکەم و وەلەوە ئەگەر چی ڕۆژێکیش لێرە کارم کردووە و سپاسی هەموو برادرانی کۆنتترۆڵەکەم هەل لە توانا و کۆژان و هەمویانەوە تاکو سەرەوە و سپاسی بەڕێزی شتەکەم بۆ ئێوارەیە و هیوام وایە ئەو کارانی کە لێرە ئەم ڕۆژ ئەیژەنین و ئەیکەین هیوام وایە نەبێتە مانایەوەی کەس پێویست ئاژبوو بێ سپاسیانەکەی دەستەکانت خۆش بێ ماندوو نەبی ئێمەش پێویستمان بە ئێوەیە تا میوزیک بکەنە کەڵتورێکی زۆر گرنگ لە هونەری کوردیا دەستەکانت خۆش دووبارە بەخێر بێ تەوەری ئەم ئێوارەتان پێشکەش کرا بە هیوای بەدڵبوونتان گوێمان لە دوا پارچە موزیکی کاکەڵەو غەریب بەبێ لەگەڵ کاگایەدا پێکەوە هەتا شەمە پێتانە گەمەوە لە دەستپێکی هەفتێکی نوێدا شاد بن فەرموو